بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی کاریگەری گوتاری ڕۆژنامە ئەلکترۆنیەکان لەسەر دەنگدەران، ینی بە کورت و پوختی کاریگەری ئەو گوتارانی پێشکەشەکرێت لە کاتی بانگەشێ هەڵبژاردنەکان لەسەر دەنگدەران. نامێکی دکتۆرا لەسەر ئەم پرس و باسایە هاوڕێ و هاوکارمان دکتۆر عەلی فەرەجکاشان سەرنووسەری کورسان نیوز خاوەنی دکتۆراکەیە دوێنێ گفتوگۆی کرا. پیرۆزبای لەکەی زۆر سپاس دەستخۆشی و لەکەین بابەتێکی گرنگە. سپاس دکتۆر با لەوە دەست پێ بکەین بۆم بابەتە هەڵبژار. ڕاستی خۆی ئاتەن کە تۆ دکتۆرا خوێنی ئەبێ گرنگیەک هەبێت لە ناونیشانەکەی، ئەو گرنگیە بۆ لایانی زانستی بێ، بە لایانی ئەکادمی بێ، بە لایانی مەسەلەن بۆ کۆمەڵگا بێ، بۆ توێژەران بێ، بۆ هەرچین و توێژێک بێ. و جگە لە من پێم وابوو کە ئێمە لە وڵاتێکین زۆرترین هەڵبژار نەکەین. ئەگەر سێری وڵاتە دیموکراسیەکان بکەین 4 ساڵ جارێ هەڵبژار نەکەن. بەزێمە 4 ساڵ جارێک بۆ پەرلەمانی کوردستان یەکەین، 4 ساڵ جارێک بۆ پەرلەمانی عێراق یەکەین، ئەنجومەنی محافەزەکان لە بەشەکانی تری عێراق و کەرکووک کە وەکو کورد بەشدارین و وەکو دیالە و ئەو ناوچانە هەر هەڵبژار نەکەین. گرنگە کارمان پێ بێ ئیشی تیاکەین وەداخۆک لێرە و هەڵبژاردنە دواکەوتووە. بۆیە هەڵبژاردن هەمیشە پرسێکی گەرمە. توان بڵێم زۆرینەی کات ئێمە لە دۆخی هەڵبژاردنین و خەڵکی ئێمە سیاسیەکانی ئێمە ئەو حزاب و ئۆپۆزیسیۆنی ئێمە هەمیشە لە خۆیان وابینن لە بانگەشەی هەڵبژاردنان لە مۆزوعی ئەوەی کە باسەکرێت مزایدەیان کە لە ڕێچیەوەیە ئەمەش گەورەترین ئامڕاستکاری گەرترین ئامڕاست بۆ گەیاندنی ئەم بانگەشەی هەڵبژاردنە میدیایە بۆ جەماوەرەکە. میدیاش لە ئێستەیە ئەوەیە کە میدیای ئەلکترۆنیە، چکە بینەرانیش ئەو ڕاستیە ئەزانن کە بۆ بە فاکتێک بۆ بە واقعەکە لە ئێستا ڕۆژنامەی ئەلکترۆنیەکان، سۆشیال میدیاکان، پلاتفۆرمە ئەلکترۆنیەکان زۆرترین بەکارهێنەریانەیە بە بەراورد بە جۆرەکانی تر بە هەرچی و توێژێک بێ. جاران تا چەند ساڵێک پێش ئێستایانوت خەڵکە بەتەمەنەکان سۆشیال میدیا بەکار نایانن، تەنها سەیری تەلەڤیزیۆنەکەن. بەڵام ئێستا بینین لە هەموو چین و توێژێک لە هەموو تەمەنێک ئەوەی کە وەریەگرێت لە پەیامی تەلەڤیزیۆنەکە، پەیامی ڕۆژنامەکە، پەیامی ڕادیۆکە، پەیامی میدیا تەقلیدیەکەش لە ناو سۆشیال میدیاکەی وەرەگرێتەوە. مۆبایلەکەی خۆیەوە سیرەکە و دیخەتێدا. باشە تۆ کۆ دووەرگەر وەکو سامپڵ چ جێگەیەکە دووەرگەر و دیاریکراوی تۆ لەسەر هەڵبژاردنەکانی مانگی دەی. بەڵێ ئێمە وەکو دەنگدەران ئەو کەسانی کە وەرگیراون من لە ناو توێژینەوەکەم نزیکی 700 فۆرمی ڕاپرسی هەبووە. باشە لە هەر چوار بازنەکەی هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان، هەڵەبجە، سلێمانی، هەولێر، دوهۆک، کە ئەمە بۆ مخاتەبەکردنی دەنگدەر کە تا چەند کاریگەری پەیامی ڕۆژنامە ئەلکترۆنیەکانی لەسەر بووە لە گۆڕانی بیر و بۆچوونیان، گۆڕانی ڕەفتاریان. ڕەفتار بەو معناوی کە بە زانستیەڵی ڕەفتار مەبەستمان ئەوە نییە بڵێ هەڵسوکەوتی چۆنە. ڕەفتارەوەی ئەو ئەخشنەیەکی دەنگ بە لایەنێگەی یا دەنگ بە چ لایەنێگەی کاریگەریەکانی ئەوەی خسۆتە ڕوو. و هەروەها من لە دیوێکی تریشەوە چاوپێکوتن لەگەڵ بەرپرسی هەڵبژاردننی حیزبەکان کردووە کە ئەوان تا چەند پشت بە پەیام و میدیای ئەلکترۆنیە ئەبەستن کە پەیامەکانیان دێەوە ئاڕاستە بکەن. چکە خۆ دەزانی کاک ڕانکۆ جیاوازێکی زۆر گەورە هەیە لە بینی ئەم دوو جۆرە لە میدیایە. ئێستا لە میدیای ئەلکترۆنی ئەتوانین جەماوەرەکە دیاری بکەیت، ناوچەکە دیاری بکەیت، تەمەنەکەی دیاری بکەیت، حەز و خولیاکانی دیاری بکەیت. ئەگەر ئێستا بەڕێز خۆت بڵێ پەیامەکەم ئەمەیە بگا بەم چینە بەم چینە مەسەن با بڵین جەنابەت خۆت کاندی دەکەی بۆم خولەی پەرلەمان ئەتەوێ هەڵبژاردن بکەیت لە بازنەی سلێمانی ئەم خولەی عێراق بڵێن یا هەرێم کە هاتەوە. بۆ نمونە ئەڵێ پیرۆزە من لە بازنەی سلێمانی خۆم کاندی دەکەم. ئەگەر لە کورساتەوە چاوپێکەوتنێک بکەی بینەرانی هەولێریش دەبینن، بینەرانی دوهۆکیش دەبینن، مۆسڵ و بەغا و کوردانی تاراوگە و هەموو شوێنەکەت بینێ کە مافی دەنگدانی نییە بۆ تۆ. بەڵام لە سۆشیال میدیا کە ئەم پارچەیە لەم مقابلەی کە ئیکیت بۆ نمونە لە کورسات پەیامەکانی خۆتەگەێنی پارچێکی لێوەرەگری لە سۆشیال میدیا دەیانێتەوە، ئەتوانی ئەم پەیامە تەنها بنێری بۆ دەنگدەرانت لە ناو سلێمانیە، ئەتوانی بینێری بۆ ئەو کەس و باگراوندە خێزانی کە خۆت هەتە لە ناوچەیەکی دیاریکراوەکە بینێری بۆ ئەوان. بۆیە ئەمە جۆرێکی تەواو جیاوازی بانگەشەی هەڵبژاردن ئاسانکارێکی زۆری کردووە. ئاسانکارێکی زۆرە بۆیە پێم وابوو ئەوەی تۆ پێگەیشتی لەگەڵ بەرپرسی دەستگای هەڵبژاردننی هێز و لایەنە سیاسیەکانە بڵێن گفتوگۆت کردووە، کەڵکیان لەمە وەرگرتە بوو. بەڵێ بێگومان من لەگەڵ سەرجەم حیزبە گەورەکان قسەم کردووە، مەسەلەن یەکێتی و پارتی و
لایەنەکانی تر قسەمان کردو مەسەڵەن حیزبە ئیسلامیەکان و هەموو ئەو لیستە بەشدارە گەورانی کە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بەشداریان کرد لە ساڵی 2024 مانگی دە. زۆرینەی ڕەهایان پشتیان بە میدیا ئەلکترۆنی بیستووە. زۆرینەی هەر تەنانەت حیزب هێت تەلەڤیزیۆنی نییە، هەر لە سۆشیال میدیا و ئیشەکانی کردووە و هەر یەکە بە جۆرێک تەکنیکی خۆی هەبووە، شێوازی خۆی هەبووە، گرنگی خۆی هەبووە. یعنی بەڕادەیەک گەشتونەتە هەندێک گوردەکاری ئەڵێ ئەگەر جیاوازی پەیامێک تۆ بینێری بۆ کەسێک خانە نشین بێ ئێواران بۆی بنێری لە سۆشیال میدیا، بەڵام ئەگەر بۆ گەنج بێ شەو درەنگ بۆی بنێری سەیری سۆشیال میدیاکە، بەڵام ئەگەر بۆ کارمەندێکی بنێری کە بۆ بەواقعێک لە کۆمەلگایمە ئێستا ینی کارمەندەکانمان لە کاتی ئیشکردنا لە دایرەکان بەیانیان بۆی بنێری بەیانیان بۆی بنێری چکە لە کاتی ئیشەکانیانە هەندێکیان مۆبایل بەکارێنن سێری پامە میدیاەکانەکەن. یعنی بۆیە ئەم پۆلێنکاریە چۆن لە تەلەڤیزیۆنە وەختی زێڕین هەیە، مەسەلەن ئێمە لە کەناڵی کورسات وەختی زێڕینمان هەیە کە لە کاتی ڕۆژەکە مەسەلەن سعات 12 سعایەک و بەرنامەکەی جەنابتەکەمە کاتی زێڕینی ڕۆژەکە خەڵک بینەری هەیە، یا شەوان ئەو تەقلیدیەی کە هەیە لە چەند ساڵە لە میدیای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سعات 8 کاتی زێڕینی شاشەیە، بە هەمان شێوە بۆ سۆشیال میدیا کاتی زێڕین هەیە ئێستا، چکە ئەتوانی لەو کاتێژی جیاواز بێگومان بۆچی جیاواز لە ناو میدیای ئەلکترۆنی زۆر ئاسانتر ئەتوانی ئامانجەکە دیاری بکەیت، جەماوەرەکە دیاری بکەیت. دکتۆر ینی پرسیارە بکەم بە کۆی دکتۆراکەت گەشتووی بەوەی پەیامی بانگەشەی هەڵبژاردن بتوانێت کاریگەری لەسەر ئاستی دەنگدان یعنی ڕوانینی کەسێکی گۆڕی بێ؟ کاک ڕانکۆ خۆی چەند جۆرێک زۆر زادەوترە چونکە لای خۆمان خەڵکی ئێمە پێشتر بڕیاری داوە دەنگ بەڵێ ئێمە ئەو جۆرە لە دەنگ دەرمان هەیە. خەڵکێک هەیە لە هەرێمی کوردستان نەک هەر خۆی لە باو باپیریەوە بڕیاریاوە یەکێتی بێت، بڕیاریاوە پارتی بێت، بڕیاریاوە باگراوندێکی خێزانێکی ئیسلامین بڕیارێنەوە سەر بە حیزبێکی ئیسلامی بن کە ئەمە مافێکی دیموکراسیەکە ئێمە وەکو هەرێمی کوردستانە بێت شانازی بەمەوە بکەین کە لەوە هەرێمەکەمانە هەیە. ئەمە جۆرێکە کۆنکرێتی ینی تا بەیانی ڕاستە گۆڕانکاری دروستەکە لە ڕاوبۆچوونەکانی خۆش یەگەر لە یانگری حیزبێک بێڵە تا هەندێک تا ڕادەیەک تێبینیم هەیە لە سەر سیاسەتی حیزبەکەم، بەڵام هەردەنگی پێەیە. بەڵام ئەومان بیر نەچێت جیلێکی تر هەیە ئێستا کە کاریگەریە خاتە سەر. ئێمە سەردەمانێک بوو بانگەشەی هەڵبژاردن هەمیشە ئەیوت باسی ناتوانین شانازی پێ نەکەین و فەرامۆشی بکەین باسی مێژووی چەکداری و ئەوەی ئەو چەمکاری بەکارێنرا سەردەمی شاخ و خانوەخۆڕەکان و ئەوانە. بەڵام ئێستا جۆرێک لە جەماوەر هەیە کاک ڕەنکە بۆ هەڵبژاردننی ئەمجارە تۆ زای مایدی چەند دەنگەیە 2007 کە دەنگەیە 2007 نەک ڕاپەڕینی نەدیوە نەک ئەنفال و هەڵەبجەی نەدیوە زۆر شەڕی ناخۆی نەدیوە پرۆسەی ئازادی نەدیوە هەر لە دایک نەبووە لە شەڕی داعشە خوێنکاری سەرەتایی بووە یا تازە چۆتە خوێندنگە تازە بۆیە ئەم نەوەیە ئەم جیلە ئەم جەماوەرە کە تۆ هەتا ئەبێت لە ڕێی میدیای ئەلکترۆنیەوە بە شێوازێکی جیاواز بە پلانێکی جیاواز پەیامەکانی خۆتی پێ بگەێنی ئەو سەردەما یعنی بۆیە هەمیشە گۆڕانکاری گەورە دروستە بێت لە پەیامە میدیاکانە چکە ئامڕازەکان گۆڕانکاری گەوریان بەسەرێت ئەو ئامڕازانش کە ئێسن ئەو نە سەری ئاگۆڕێن ئەگەر ئێمە لە مێژووی 100 ساڵی ڕابردووە سیر بکەین میدیا لە سەرەتاوە لەسەر دیوارێک نووسرا بێت دوای بێ بە وتاردان و بێ بە رادیۆ بوو بە سینەما تاکو ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و تاکو قۆناغێکات بێ بە چەند ساڵێک بڕیبێتی لە مای 20 ساڵە تەکنەلۆژیا بەقەدەر ئەوە زیاتر گۆڕانکاری دروست کردووە لە میدیا. دکتۆر هەر لەم تێگەشتنەوەی بۆ هەڵبژاردنەکانی پێشووە یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەت سەرۆکەکەی کاگوافڵانی جۆرێک لە بانگەشەی ئەدا کرد ئەمە پرسیاریەوە بکەم ئەکرێت تیۆریزیێن بانگەشەی بکەین لێس تیۆریەکە جێ بێتەوە یان ئەمە شێوازێکی تایبەت بوو؟ بەڵێ ئەمەی سەرۆک پاڤڵ بە شێوازێک کردی بە تەواو جەماوەرەکەی خۆی ناسی چکە لە تۆ لە میدیا ئیش بکەی ئەگەر کەمپین بکەی کەمپینەکە بازرگانی بێ سیاسی بێ بۆ شیاری کۆمەلگا بێ بۆ شتێک بێ ئەبێت جەماوەرەکەت پۆلێم بکەی و جەماوەرەکەت بناسی لێ ئێستەیە جەماوەر لەسەر چەند
پایەکی زۆر گرنگ ئەناسرێت دیمۆگرافیەکانە کە تەمەنی چەنە کە خەڵکی کوێیە کە ڕەگەزەگەی چیە نێریامەیە ئاستی خوێندنی چۆنە مەسەلەن ئاستی داهاتی چۆنە کامانش هەمووی تاسیری هەیە دووەم لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەم جەماوەر حەزی بە چییە کاک پاڤڵ بینی بڵێ یەکێتی جەماوەرێکی تێکۆشەری هەیە کە چەند ساڵێکی زۆرە لەگەڵ یەکێتیان بەڵام جەماوەرێک هەیە لە ئێستا لە ناو ساحەکەیە ونن لەواچە حزبێکی پۆپۆلیستی ئۆپۆزیسیۆن بێت بە هەندێک قسەی بری قوباق بێ ئەم جەماوەرە بەلای خۆیان ڕابکێشێ بەزەم هات بە زمانی گەنجەکان بەو شێوازە سایکۆلۆژی گەنجەکان قبوڵیانە کە گەنجەکان گوێی لێگرن پێیان یەکێتی پێوتن استراتیژی و یەکێتی پێوتن ئێمە ئەمانەی وا بکەین ئەمانەی بەم شێوەیە حکومەت بەڕێ و ئەم بەڵێنانە هەموو بەڵێنەکانیشمە بەمەسەر ئەمە بوو کە ئەو بانگەشەی کە لە ساڵی ڕابردوو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەی برد بوو بە نمونەیە کە خۆی لە خۆیان ماستەر و دکتۆرا و چەندین توێژینەوە هەڵەگرێ لە بواری بانگشی هەڵبژاردنە باشە چکە تازەگەری تەواوی تیا بوو ئەمە بۆ کاتە تازەوە بەڵام ئەکری لەسەر ئەم ڕیتمە بەردەوامی پێ بدرێن یان ئەبێ بوو هەموو هەڵبژاردنێک سیغەیەکی نوێ شێوازێکی نوێ بدۆزیتەوە هەموو تاردانێک هەموو پەیامێکی میدیایی کە تۆ ئەینێری بۆ جەماوەرێک جەماوەرەکە ئەبێ ئاگاد لە دۆخی ئەو کاتەی بێ لە ڕووی وەزعی نەفسیەوە لە ڕووی وەزعی ئابوووریەوە لە ڕووی وەزعی مەسەلەن ئیشکردنیەوە لە ڕووی هەموو شتێکیەوە ئەبێ ڕەچاوی بکەیت چکە ئێمە کە باسی ناردنی پەیامەکەین مەسەلەن کەمپینەکەین بانگەشەکەی هەڵبژاردن بێ بە ئازرگانی بێ من یەک نمونەی ترت بۆ هێنمەوە ئەگەر بانگەشەکە بۆ نمونە سیاسی نەبێ باز لە بانگەشەی هەڵبژاردن ئەگەر ئێمە بانێک کەمپینێکی پلانێکی مارکێتین بکەین بازرگانی لەم وەرزە گەرمایە هەربێ ڕکلامی سپلێت بکەیت لەم وەرزە گەرمایە هەربێ ڕکلامی موبەرگە بکەیت یاخود ڕکلامی مەسەن شتێک بکەیت لەگەڵ وەرزەکە ڕکلامی زۆپا بکەیت یەکسەر بە پەلە لاتەبا چکە ژمونەکە لێ وەرناگری ئاگەر لە دۆخی خەڵکەکەش بێ ئێستا وەزعی کارەبا گۆڕاوە وەزعی ئاو گۆڕاوە وەزعی ژیان گۆڕاوە وەزعی گیرفانی خەڵک گۆڕاوە بۆیە ئەبێ جەماوەرەکەت بخوێنیتەوە پێشەوی پەیامی بۆ بنێری زۆر باشە دکتۆر داپرسیارم گەڕێمەوە سەر دکتۆراکە و ڕەوشی گفتوگۆ و مناقەشەکەت چۆن بەڕێوە چوون وەڵایی بێگومان بە ڕەوشێکی ینی گەرمگوڕا تێپەڕیز نزیکی 5 ساعت گفتوگۆمان کرد لەگەڵ هەریەک لەو ئەندامە بەڕێزانەی کە بەشدار بوون لە لیژنی گفتوگۆکردن و هەروەها سەرپەرشتیارەکەشم و ئەو شێوازە لە گفتوگۆ هەمیشە ئەوانەی کە گفتوگۆی دکتۆراکەن ئەڵێن دوای خۆت سوودی لێبینی چکە خۆت لە خۆناخی ترایت ناقەشەی توێژەرێکی ترەکەی کەسێکی ترەکەی ئەزمونێکی گەورە بوو یعنی بێگومان 5 کەسکە پسپۆڕیەکەیان و توانە و بڕانامەیان و ئەزمونیان لە تۆ زیاتر بێ زۆر بە وردی بگەڕێن بەناو توێژینەوەکە تا بۆ ئەو هەر خەوش و کەرێنێکی تیاابێ لە پێناو پڕکردنەوەی ئەمە لە پێناو ئەو نییە بڵێن تۆ غەڵاتتکردنا بەم شێوەیە باشترە بەم شێوەیە باشترە چکە دواتر ئەم توێژنێ منەبێتەوە بە سەرچاو بۆ ئەوانی دوای خۆمە خوێنن لەواچێ بچێتە کتێبخانەی کوردیەوە لەواچێ مەسەلەن حزبێک دامەزراوێکی میدیایی شوێنێک بێ ئیسفادی لێ بکە بۆیە تا تۆکمەتر بێت تاکو و باشتر چای پێ بخشێنرێ بێگومان نەتیجەکی باشترە بێ سپاس دەکەم جارێکتر پیرۆزبایی لێکم زۆر سپاس بۆ بڕانامی باڵاتر و باشتری بەداوا بێ قسەی کوردیە لە نوخشەتان لێبێ نوخشە بێ لە هەمووانی کە خوازیارن و ئەو هەلە بۆ هەموو کەس بڕەخسێکە بتوانێت بگا بە خەونێک یاخود بگا بە ئاستێکە بێوێت و هەڵی ببات سەرکەوتوو بیدی سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت خۆشەویستان بە یارمەتیاوکاران بەرنامەی پرسە ڕۆژتان پێشکەشرا تا پێتانەگەین و کاتێک خۆش